حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام پابەندی یاسا و دەستوری عێراق و ڕێکەوتەکانیشی بووە لەگەڵ عێراق، بەڵام بەداخەوە عێراق هیچ وەختێ نەپابەندی دەستور بووە نەپابەندی ڕێکەوتنەکانیشی بووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ خەڵکی کوردستانیش. ئەم دۆخە بە چۆ دەگا بەردەوام دەبێ ئاواهی یاخودنا. ئەمانە کۆمەڵێ پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک پێشەوە زۆر بەخێر بێن، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. باش حکوومەتی هەرێمی کوردستان ساڵێکی پڕ کێشم و بێنەوبەرەی لەگەڵ حکوومەتی عێراق بەسەر برد. ئەم ساڵەتان چۆن توانی بەڕێ بکەن لەگەڵ ئەو هەموو گرفتەی عێراق بۆی دروستکردن؟ بەناوی خی گەورە و مهرەبان سڵاو لە جەنابەت لە بینەرە بەڕێزەکانی کوردستان 24. بێگومان وەک جەنابەت فەرمووت ساڵێکی پڕ کێشم بوو و ساڵێک بوو بێگومان هەم بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ساڵێکی سەخت بوو. هۆکارەکەشی ئەو پێشێلکاریانە بوون کە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەغدا و ئەنجام دراون لە ناردن و بڕینی قوت و موچە و بودجێ خەڵکی هەرێمی کوردستان لە بڕینی تەنها سەرچاوی دابینکردنی موچەی خەڵکی کوردستان، ینی سەرچاوی سەرەکی کە نەوت بووە و هەتاوەکو ئێستاش بە بیان و جۆرا و جۆر دواخستنی و ڕاگررتنی ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان هەموو ئەمانە کۆمەڵێک تەحەدی سەخت بوون لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان. لە بنەڕەتدا کار بۆەوە کرا کە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی نەوەستێت وە ینی کارەکانیان ئەو تەگەرانەی کە دێنە پێش بە جۆرێکە کە نەک بە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو و قەوارەی دەستوری و یاسایی کوردستانیش بە تەواوی لەناو بچێت. بەڵام خۆراگری خەڵکی هەرێمی کوردستان و پاڵپشتی حکوومەتەکەیان و بەهێزی و مانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان سەر ڕای بوونی ئۆپۆزیسیۆنی پۆپۆلیست ئۆپۆزیسیۆنی ڕێنیشاندەر بە پیلانی ناشرین و پیلانی جۆرا و جۆر دژ بە حکوومەتی هەرێمی کوردستان و هاوکاریکردنی ئەوانەی کە لە حکوومەتی بەغداوایانەوێت هەرێمی کوردستان بە دۆخێکی سەخت بگەن کە گەیان دویانە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وەک خۆی ماوەتەوە لە هیچ دۆخێکیشدا دەستبەرداری مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان نابێت، چونکە ئەوەی کە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لە ماوەی ڕابردوو قسەی لەسەری کردووە وتومانە موچە، بەڵام ئەوەی کە لە نێوان ئێمە حکوومەتی فیدراڵ هەیە تەنها بابەتی موچە نییە. دایان کێشەی دیکە هەن کە حکوومەتی هەرێمی کوردستان نەدەستیان لێبەردات و نە مافی خەڵکی هەرێمی کوردستان پشتگوێ ئەخات. لەم کاتەشا موچە بابەتە گرنگەکە بووە و کرایە یاریەکی سیاسی، کرایە بابەتێک بۆ ناڕەحەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان، کرایە بابەتێک بۆ لێدان لە حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام ئەو ئارامی و سەبر و تەحەملی هەیبوو حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم پرسە بێ ئەندازە بوو ڕاستی پێ بڵێم، چونکە دەیان جارشاندەکانی ئێمە چوونە بەغدا دەیان کۆبوونەوەکران لە نێوان هەردوو لا ڕێکەوتنی زۆر باشمان هەبوو، بەڵام پابەندی باش نەبوو لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە و ئەو واژۆیانەی کە کران لە نێوان ئێمە هەردوو لا ڕێزیان لێ نەگیراوە جێبەجێ نەکران. بۆیە سەرنجام لە کاتێکە ئەوترێت کە لە دانیشتنەکان هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو ناوچەکانی دیکەی عێراق مافیان پارێزراوە بێت، بەڵام هیچی بۆ جۆرە نەبوو و هیچیشی تاوەکو ئێستا لەسەر ئەرزی واقع جێبەجێ نەکراوە. بێگومان لە دوای سەری ساڵی تازەوە کۆبوونەوەکەین. ویستم ئەوە بپرسم باشە کاک پێشەوە دوای سەری ساڵ بەتەمای چی؟ لە دوای سەری ساڵی تازە لە سەرەتای مانگ لە بینی 6 مانگ هەتاوەکو 10 مانگ کۆبوونەوە دەست پێکەنەوە لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام ئەم جارە پێم وانێ ئێمە هەتا ساڵێک بین و بڕۆین لە ڕێگەی بەغدا بۆی کە بگەینە ئەنجام. ئەوەی پێویست بێت لە ساڵی 2023 کردومانە ئەم کۆبوونەوانە من وەکو کۆبوونەوەی ئەنجامی نهایی، کۆبوونەوەی ئەنجامی نهایی نێوان ڕێکەوتنەکانی نێوان هەردوو کۆبوونەوە دەبێت دوا کۆبوونەوە نا، بەڵام ئەو پشوو درێژیە نابێت کە لە 2023 بوو، چونکە ئێمە یەک ساڵی تەواو لە ڕێگەی بەغدا شاندەکانی هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی نەوت، لەسەر مەسەلەی بودجە موچە دەواازەی سنووری، لەسەر مەسەلەی داهاتی ناوخۆ، لە هاتنی دیوانی چاودێری حکوومەتی فیدراڵ بۆ هەولێر، پێدانی زانیاری و داتا لەبارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە، خستنە ڕووی هەموو وردەکارێک لەبارەی نەوتی هەرێمی کوردستانەوە، هەموو دۆسیە و بابەتانەی دیکە کە لەلایەوان پرسیار بوو هیچی پرسیار نەمانەوە و لە کۆتاییەکەی هاتینە سەرەوەنجامەی مەسەل ئەوان بڵێن ئێمە مەبلەغێکە دەین و ئیترێەوە مشکلی خۆتانە چۆنم بابەتە حەلەکەن ئەگەر هەموو ئەم شتانەشمان تەسلیم بکەن. بۆیە ئەم دۆخی کە هاتوۆتە کایەوە
لە ساڵی 2024 بەم جۆرە درێژەی نابێت و یەک ینی بابەتێکی ژەیە زۆر ڕوون بێت تێکچوونی سەقامگیری لە هەرێمی کوردستان واتە تێکچوونی سەقامگیری لە عێراق ئەگەر بێت و ئەگەر بێت و حکوومەتی فیدراڵ کێشەکانی خۆی لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر نەکات ئەوە سەقامگیری هەموو عێراقەکەوێتە مەترسیەوە و ئەو نیمچە ئارامیە کە هەیەی نامێنێت. باش پێشەوە ینی پێ دوانی حکوومەتی ناڵم حکوومەتی عێراق دەسەڵاتدارانی عێراق ئەم ڕاستیە نازانن خو ئەمەی کە ئێستا ئەیکەن جۆرێکە لە ئەنفالی خەڵکی کوردستانە بەڵام ئەنفالی خنکاندنە بە هێواشی فەرقی چێ لەگەڵ ئەنفالەکەی سەدام حوسێنە ینی ئەوانە ڕاستیە نازانن سەقامگیری هەرێمی کوردستان ینی سەقامگیری هەموو عێراق دەنا قڵب دەبێتەوە. واللهی کاک فەرهاد جەنابەت پیاوێکی بە ئەزمموی وە زۆر دەور و زمانی شت بین لە بە درێژایی مێژووی ململانێ حتا شار حتا ڕکابەریەکان لە نێوان هێزی پێشمەرگە و تا دوای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو ململانیانی کە لە نێوان ئێمە و حکوومەتەکانی عێراق هەبوون هیچ کامێکیان دەستیان بۆ موچەی خەڵک نەبرد لە هیچ دۆخێکا دەست بۆ موچەی خەڵکی هەرێمی کوردستان نەبراوە و حتا هەرێمی کوردستان کە هەرێمیش نەبوو دەست نەبرا بۆ موچەکە ئێستا کە هەرێمێکی یاسایی دەستوری دان پێدانرا و بەڵام خەڵکەکەی برسی کراوە و دۆخ و گوزەرانی خەڵکەکەی خراوەتە حاڵەتێکی توانم بڵێم ئەوەی کە لەگەڵ یەکرێت کارێکی زۆر نامرۆڤانەیە و ئەگەر ئەوانەی کە ئەم ڕێگریانە ئەکەن ئەگەر باوەڕیان بە ئاین هەبێت ئەمە دژی هەموو ئاینەکان ئەگەر باوەڕیان بە دیموکراسیەت هەبێت ئەمە دیموکراسی نییە ئەگەر باوەڕیان بە دەستور هەبێت ئەمە پێچەوانەی دەستوری عێراق ئەگەر باوەڕیان بە شەراکەت و تەوافق هەیە ئەمە پێچەوانەی تەوافق و شەراکەتەکە لەگەڵ هەرێمی کوردستان کراوە بەڵام ئەم نەرمینواندنەی کە هەموو لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەدی کراوە ئەم چوونە پێشەوانە نە مانای تەسلیم بوونە نەم بە مانای ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچی پێ ناکرێت. زۆر باشە کاک پێشەوە کوور دەڵێ هەموو شتێ لە باریکیە دەپسڕێ تەنها زۆڵم نەبێت لە ئەستوریا باشە بابێ مەسەر یاسای نەوت و گاز ئەگەر دۆخەکە بەم جۆرە بێ عێراق هیچ جۆرێک لە نەرمینواندن لە هاتنە پێشەوەی نەبێ بڕواکەی کە یاسای نەوت و غازی دەربچێ یان ئەگەر دەری چوو بە دەردی یاسایی بۆ جێی نابن دۆخێک هاتووەتە پێشەوە هەر یاسایە کە ئەچێتە ناو پەرلەمانی عێراقەوە ئەوەی کە هەر مادێک پەیوەندی بە کوردەوە هەبێت ئێمە ترسمان لێ هەیە ترسمان لێ هەیە کە ئەوانەی کە بە عەقڵەتێکی شۆڤێنی سەیری هەرێمی کوردستانەکەن دەستکاری مادە و ئەو بڕگانە بکەن کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە بۆیە ئەوەی کە لە یاسای بودجەداکرا هەرچەندە ئێمە بەدڵمان نەبوو بەڵام بینیمان ئەوەشی کە بەدڵیشمان نەبوو جێبەجێ نەکرا ئەوەشی کە لە ناو پەرلەمانی عێراقەوە دەرچوو و حتا ئێمە تێبینیمان لەسەری هەبوو ئەوەش جێبەجێ نەکرا بۆیە هیوادارین و ئێمە ینی ئەگەر کەسێک عاقڵمەندە و کەسێک ئیستقراری ئەم وڵاتی ئەوێت هیوادارین بەو نەفەسە ئیش بکات کە ڕێز لە هەموو ئەو ئینسانانە بگرێت کە لە ناو عێراقدا ئاژین اینجا کوردە عەرەبە تورکمانە کریسیانە و دژایەتی و سڕینەوە و پێشێلکاری بەرامبەریان ڕابگیرێت چونکە وەکووتم ئەمە خزمەت بە ئەو پێکەوە ژیانە ناکات کە باسی لێوە ئەکرێت بۆیە هەر یاسایەک نەک هەر بە تەنها نەوت و غاز هەر یاسایەک ئێستاوای لێ هاتووە لەبەرەوەی کە بە عەقڵیەتی زۆرینە لە ناو پەرلەماندا مامەڵە کراوە نەک بە عەقڵیەتی بە باوەڕی تەوافق و شەراکەت بۆیە هەر یاسایەکێت هەمیشە ترسێک هەیە لەوەی کە پێشێلکاری بکرێت و دەستکاری مادەکانی بکرێت بە جۆرێکە لە دژی خەڵکی هەرێمی کوردستان کۆتایی پێبێت. زۆر باشە کاک پێشەوە زۆر بە ڕاشکاوانە ئەگەر وەڵامیشم بدێتەوە من سوپاس دەکەم ینی پێشبینیتان بۆ ساڵی داهاتوو چیە با تۆزێ بە تەفاعولەوە قسە بکەین پێ دوایە کە حکوومەتی هەرێمی کوردستانیش داوای ئەوە کردووە کە یاسای بودجە دەبێ هەموار بکرێتەوە دەچنە ژێرباری ئەوەی کە ئەو یاسایە هەموار بکرێتەوە. کاک حاکم ئێمە ینی سیاست پێشبینی حکوومەت پێشبینی ناکە حکوومەت ئەوەی کە دێتە پێشەوە مامەڵەی لەگەڵەکات و پلانی هەیە بۆی پلانی ئەگەرەکە خۆی بۆ حازرەکە ئەو ئەگەرانەی کە ئێمە خۆمانی بۆ حازرەکەین سەرەتا وەکووتم لە سەرەتای مانگیەکی زۆر ساڵی تازەوە
ئێمە شاندمان لە 6 مانگ تاوەکو 2 مانگ لەو بینە ئاچێتە بەغا بۆی کە لەسەر نەوت و لەسەر مەسەلەی بودجە کۆبوونەوە ئەنجام بدرێت و لە کاتی سەردانی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی بۆ بەغدا باسی ئەوە کرا کە لە نێوان بەڕێزیان و هەموو ئەو تەرەفانەی کە لە عێراقدا ئێمە لەگەڵیان کۆبوونەوە جەنابی باسی ئەوەی کرد کە هەمواری یاساکە ئەو لایەنانەیانی ئاسانکاری بۆ بکەن لە ناو پەرلەمان و ئەرقە لەو تەگەرە نەخەنە بەردەمی ئەگەر بێت و ئەو مادەی کە پێوەستە بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە ئەمە کارێکی باشە بێت و ئێمەش چیمان ویست و ئەم هەموو نەرمینواندنە بۆ کە ئێمە بەشێک بین لە دروستکردنی استقرار لە عێراق و ئێمە پاڵپشتی حکوومەتی فێدراڵ بکەین لەوەی کە بتوانێت حکوومەتێکی چاکەخواز و چاکساز و هەموو لایەک هەموو تەرەفێک هەموو پێک هاتەیەک خۆی بە یەکسان ببینێت لە ناویان نەگۆکو مافخوراوێک بۆیە ئەو چەند کۆبوونەوانەی کە لە بەردەممانەوە ماون بۆ یە کە ئێمە بەدوای چارەسەرێکا بگەڕێن و دیسان وەکو نیەتێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێز جەنابی سەرۆک وەزیران لە دەستپێکی کابینەکەەوە بەرامبەر بە حکوومەتی فێدراڵ ویستوێتی ڕێککەوتن هەبێت و ویستوێتی لێک تێگەیشتن هەبێت ویستوێتی کێشەکان چارەسەر بکرێن لە نێوان هەردوولا بۆیە ئەمەش ئەکرێت وەکو دەرفەتێک سیر بکرێت بۆ ڕێککەوتن بەڵام ئەگەر بێت و لە سەرتاوە ئەوە بەدی بکەین کە نیەتەکە کاتکوشتنە و نیەتەکە ڕاگرتن و دەستەڕۆکردن و دەسیکردنە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانیش لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان مەسئولە بن بۆی بڕیارێک بدەن. زۆر باشە کاک پێشەوە هەروکو خۆشیان دەڵێن لیستەبری حدود دوا پرسیار من کاتیشم زۆر کەماوەگەر بە کورتی وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم یەک حەقیقەتێ ئێوەش ئاماژەتان پێدا لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە لە سەردەمی پاشایەتیەوە دوای سەردەمی کۆماریەکان کێشەی کورد وەکو هاوڵاتی سیر نەکەن هەموو حکوومەتەکان ڕووخاون یعنی ئەم حەقیقەتە بۆچی تا ئێستا لە عێراق لە بەرچاو ناگیرێ بەبێ کوردستان بەبێ کورد مەحاڵە عێراق ئیستیقرار بەخۆی و ببینێ و نەڕوخێ بۆ ئەمە ناکەن. کاک حاکم ئەگەر هەر کەسێک نیەتەکەی ئەوە بێت بەڕاستی بوێت خەڵکی هەرێمی کوردستان لەناو بەرێتەوە بە برسیکردن و بە فشارخستنە سەری وای لێ بکات کە دەست لە هەندێک پرەنسیپ هەڵبگرێت کە خوێنی بۆ داوە بێگومان شکست دەهێنێت و ئەوانەشی کە بەم نیەتە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان لەم کاتەیە ئەجوڵێنەوە بێگومان مێژووی پێش خۆیان ناخوێنەوە شارەزاینین ئەگینا هەرێمی کوردستان بە ئەنفال و بە کیمیاباران و بە فشار و زەختی زۆر گەورەتر لەسەر پێی خۆی وەستاوەتەوە و گەورەتر بوو و بەهێزتر بوو بۆیە بابەتی دارایی کە دەستی بۆ براوەکو غەدرێک بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان ئەمەش هەتاوەکو مەرحەلەیەکە و کۆتایی پێدێت و من کە بەڕێستم وێت حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە نەرمی ئەنوێنێت مانایەوە نییە کە هیچی پێ ناکرێت و لە لاوازیەتی واتە ئەگەر بێت و ئەم بابەتە درێژە بکێشێت ئێمەش بە دوای ڕێگە چارەیەک ئاگەڕێ. زۆر باشە کاک پێشەوە ئەگەرچی پرسیار زۆر بوو ڕاستی کاتەکەمان هەرەوەندە بوو زۆر بەڕێز پێشەوە هەورامانی گوتە بێژە حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.